تراستی دا چیروکی دیروکک دور و درێژ هەیە و دەماکۆ مرۆڤ لە هەر جهەکی ئاکنجی ببە سەرپێهاتی وان جی بۆنە بە چیرۆک ئەو چیرۆکانەی کە لە بندنیان ئەو چیرۆکانەی کە لەسەر ئاسمانن ینی پاڵەوانەکان دەچن ئەمانە چیرۆکی یەکجار کۆنن مرۆڤ ji sedî sed nikare bêje ku kengê destpêkiriye çîroka Kurdî ya folklorî derketiye. Di nav folklora Kurdî de dehan çîrokên corbecor hene û her yek ji van behsa tiştekî dike. Ev çîrokên folklora Kurdî du cure ne. Yek jê navê wan çîrok e, yek jê navê wan çîrvanok e. Welatên kolonyalîstî û dagîrker çende karîne dest bi ser çîrokên folklorî yên Kurdî de bigirin û bidizin bikinî xwe. خۆی داگیرکەر کە دێ تەنها جێیشێک نییە بێ جوغرافیەکەت داگیرکە پێشتر دەیەوێ کلتورەکەت داگیرکە. Min divê derheqê de ji lêkorerên vî varî pirsî gelo neteva Kurd çi qas kariye mifahê ji çîrokên folklorî bo sînema û festîvalê werbigire? Mixabin ne netewê Kurd ev sînemagerê me hetanî niha jî hiç mefa û sûd ji çîrokên folklora Kurdî wernegirtine. Ey برای شراست نێشێنم دەدی سەر بۆ جوانان مختصرە ماجاوە ئەمەر دەشیان دەبەر تا ڕۆژ مەحشەر کاورایەک ئەوێ شوان ئەوێ ڕۆژی لە ڕۆژان ڕانەکەی وا بۆ کێفی بەس Beşek dine serekej ji folklora Kurdî çîrok e. Bi behskirin û vegotina bûyerekê bi avayê dewkî jêre çîrok tê gotin. لەو ماڵە ها لە پەڕەگەشت بەردریاکەمان کەن و کەناڵان دستکۆشکەی ڕەنە و یارە لە باوان ئەمی شەبکێ گوڵی Di nav çîrokan de bûyerên rast, xeyal, şer û pewçûn, evîndarî û ustûreyî tê behskirin û ew bi avayek heyecanî têne vegotin. Çîrok guhdarên xwe dibe nav xeyalan û carnan van dibe navçiyayan û carnan van dibe hevtebeqeyên esman û carnan jî van dibe li cem qehremanên razgarîbûna van. Di demên berê de ew çîrokane hemû bi avayê dewkî hatine gotin. Her neteveyekî çîrokên taybet bixwe hene û çîrokên van behsa serpêhatiya jiyana van dikin. Neteva Kurd jî yek ji van netewan e ku divarê çîrokên folklorî de gelek dewlemend e. Çîrokên folklorî yên neteva Kurd pileyekî bilind hene. Di rastî de çîrokê dîrokek dûr û dirêj heye û dema ku mirov li her cihekî akincî bibe serpêhatiyên van jî bûne bi çîrok û ew çîrokane jî sing bi sing hatine veguhastin. لێکۆڵینەوە دێ لە نێو دەقەکاندا لێکۆڵینەوە دەکاوە لە هەر دەقێکدا دەتوانیم بەتایبەت دەقە کۆنەکان مێژوەکان بدۆزێتەوە بەچی؟ مەسەلەن بین جوگرافیایی حەکایەتی فۆلکلۆری یا چیرۆکی فۆلکلۆری ببینینەوە ئەو چیرۆکانەی کە لە ئەشکەوتن ئەو چیرۆکانەی کە لە بندنیان ئەو چیرۆکانەی کە لەسەر ئاسمانن ینی پاڵەوانەکان دەچن ئەمانە چیرۆکی یەکجار کۆنن و لە دواییدا ینی حەکایەت فۆلکلۆر بەگشتی مرۆڤ لەو ڕۆژەوە کە دەستی کاری گرتووە کە بە پێی گەشەکردنی ژیان لە ڕاوکردنەوە و لە ئەشکەوتەوە لە دارکردنەوە لە دروستکردنی گوند و کشت و کاڵ و مەڕداری و تا دەگاتە شار ئێمە نمونەمان هەیە نمونەمانی مەسەلەن ئەگەر تەمەشا بکەین چیرۆکێکمان هەیە زۆر باوە زۆر سادەیە خەڵگووە مەڕۆکە و بزنۆکە مەڕۆکە و بزنۆکە لە کوردیدا بە شێوازی یەکجار زۆر جێڕاوەتەوە چییە بزنەکە بە مەڕەکە دەڵێ وەرە خان و دروستکەین مەڕەکە نایە لەبەرەوەی مار خوری زۆرە سەرمای نابی کە دەکەوێت پاڵ دەداتەوە وەکو لێفەوایە بەڵام بزن تووچی تەنکە وەکەمە ئەگەر لە شوێنێ دانیشەیە پاڵ بداتەوە بەردار چ هەبێ لە تەنگەی چقی بۆیە شتێک هەیە لە کودەواری قسەیەکی نەسەق دەڵێ بزن بۆ شەوێک جێگای خۆی خۆش دەکەم جا ئەم داواکردنی بزنە لە مەڕ بۆ ئەوی خانی دروست بکە بۆ کەی دەگەڕێتەوە بۆ دەرچوونی مرۆڤ لە ئەشکەوت و یەکەم جار کە گوند دروست دەکات دێن خان و دروست دەکەن بۆ ئەو وەختەیە دیرۆکە چیرۆکێن
فولکلۆرا کوردی پڕکەونە مرف ji sedî sed nikare bêje ku kengê destpêkiriye çîroka Kurdî ya folklorî derketiye û domandiye lê li gor hinek gumanan li gor hinek navaroka hinek çîrokan çîroka folklora Kurdî berî hatina pêxemberan destpêkiriye bi ewkê destpêkiriye به ازداتیه دست بکریه وقتی که کردان فکرینه پیغمبر تشتک تنه بونه الحوله فکرینه گوتنه هیزکا نهینی معنوی هیه گوه کائنات ادارت که جره گوتنه ازدا یعنی اوه کو من وی از آفراندمه کو یعنی اوجی خدایه ایجار اف ازداتی دناوا دمه ده بو وکه اولک معنوی جکرداره که نها دواموان ام دبیجن ایزیدیاتی جور دست بکریه یاد دوا هنک چیروکین کردی لسر آدم پیغمبر و دیام حوی هاتنه گوتن وقتی که مثلا آدم پیغمبر دست پیکا هاتنا پیغمبر آیه لگور که عالم دین دبیجن آدم پیغمبر دنابرا 10,000 و 11,000 سال بری ده دست بجیانه کریه یعنی اگر که اف چیروک فولکلورا کردی جی که ناواروکا وان لسر وان تشتایه خویات که که چیروکا کردی یا فولکلوری بری 10,000 بری 15,000 سال بری دست بیه و حتانی ویگا دومینه دنا فولکلورا کردی ده دهان چیروکین جور بجور هنه و هر یک جوان بحثا تشتکی دگه تیزانین هنج جوان چیروکان بحثا جیانا راستین دگن و هنجی خیالی نه بوی آوایی دنا فولکلورا کردی ده او چیروکانه هاتنه گوتن ین وکی چیروکین راستین، خیالی، جانجبر، دیروک، اوینداری، افسانه‌ای، جواکی و اسطوره‌ای. داهنرین چیروکین فولکلوری ندیارن و او چیروک ینگل هاتنه ناسین. او چیروکین فولکلوری مهین دکن کو ام فاهج ازمون و در باسپویا پیشیان ور بگرن. او چیروکانه رفتار و داب و نری تا باو و با پیرین منشانه مددن. چیرۆکی فۆلکلۆری کوردیدا زۆرمان هەیە بەداخەوە لە هەموو ئەوانەی کە تا ئێستا باسی بەشەکانی فۆلکلۆر کراوە تەنها ئەفسانە و حەکایەت و حەکایەتی گیانداران باس کراوە بەڵام من بە پێی لێکۆڵینەوە گەڕام زۆر چیرۆکم دۆزیەوە چیرۆکەکان کە ئەوانەی شێوازی چیرۆکیانێ مەسەلەن چیرۆکی ئاساییمان هەیە چیرۆکی ئاسایی ئەو چیرۆکەیە کە ڕوو دەدا لە ژیان هیچ فانتازیایە کوڕەگەزی ئەفسانە و خەیاڵ و زانستی تێدا نییە حەکایەتی وڕێنەمان هەیە کە پێی دەرێن خرافە ئەو حەکایەتی وڕێنە پێکهاتەی ناوەرۆکی حەکایەتی وڕێنە لە خەیاڵەوە بۆ خەیاڵە یعنی هیچی پەیوەندی بە واقعەوە نییە حەکایەتی گیاندارانمان هەیە حەکایەتی گیانداران ئەو حەکایەتانن لە بینی گیاندار و گیاندار لە بینی گیاندار و مرۆڤ هەتا لە بین و مرۆڤ و گیاندار و سروشت ئاو دار با کە ئەمانە پاڵەوانینە و ئەمە پێی دەگوترێ حەکایەتی گیانداران ڤابوولا لە دنیادا مەشهورە و لە کوردیشدا زۆرە ئەفسانەمان هەیە ئەفسانە خۆی لە واقعەوە بۆ خەیاڵە بە پێچەوانەی خوڕافە لە خەیاڵ بۆ خەیاڵە بەڵام ئەفسانە لە واقعەوە بۆ خەیاڵ هەموو ئەفسانەیەک ڕیشەیەکی واقعی تێدایە بۆیە ئەگەر بە وردی لێکۆڵینەوە لە هەر دەقێکی ئەفسانە بکەین دەتوانین شوێنە جوگرافیەکەی بدۆزینەوە و پێشتر باسمان کرد و دەتوانین زەمەنەکەشی بدۆزینەوە ئەگەرچی هەموو ڕەگەزەکانی ئەفسانەشی تێدا بێت و لە ئەفسانەشدا زۆرمان هەیە پاش ئەفسانە حەکایەتێکمان هەیە ئێمە حەکایەتی کۆسەی پێ دەڵێن ئەم حەکایەتە پاڵەوانی کۆسەیە کۆسە کەسایەتیەکی یەکجار زیرەک و بیرتیژە بەڵام لە هیچ تاوانێک ناگەڕێتەوە
بۆ بەرژەوەندی خۆی ژن مناڵ پیر دەکوژێ بەڵام عەقڵێکی زۆر زووکاری هەیە یعنی یەکسەرە خۆی لە مشکلە ڕزگار دەکا یا چەندین جار کەسێک لە خشتە دەبا ئەمە هەمیشە ئەم حەکایەتی کۆسە پاڵەوانەکەی کۆسەیە حەکایەتێکی ترمان هەیە حەکایەتی هەیاس هەیاز بە پێچوانەوێ هەیاز نمونەی عەقڵ و حکمەتە یعنی هەیاز پاڵەوانێکە تەبیعی لە هەموو ویلەتان هەیە بەڵام حەکایەتی کوردی هەیاسی تایبەت زۆر تایبەتە ئەم پاڵەوانە هەمیشە عەقڵ بەکاردێنی و حکمت بەکاردێنی و بە پێچەوانە بۆ بەرژەوەندی مرۆڤایەتی بە پێچەوانەی کۆسە کە هەمیشە عەقڵی لە بەکارهێنانی لە ڕووداوەکاندا بە منطقی عەقڵ مقابل قانع دەکا و لێی دەباتەوە و جوانیەک بەجێدێڵی بۆیە هەموو حەکایەتەکانی هەیاس لە کۆتاییدا حکمەتێکی بۆ ئێمە بەجێهێشتە بۆیە ئێمە لە حەکایەتەکانی هەیاس فێری حکمت دەبین حەکایەتی مەلای مەزبورەمان هەیە حەکایەتی مەلای مەزبورە خۆی ڕاستیدا نوکتەیە بەڵام وەکو دەق حەکایەتە مەسەرەن چیرۆکە دەجێردرێتەوە با کوردبی بەڵام سەرەتای هەیە و ناوەڕاستی هەیە و کۆتاییشی هەیە شێوەی نووسینەکەی وەکو حەکایەتە بەڵام کۆمێدیا و ئەویش دیسان حکمەتێک لە پشتێتی ئەف چیرۆکên فۆلکلۆرا کوردی du cûrene yek jê navê wan çîrok e yek jê navê wan çîrvanok e evê ku navê wan çîrok e gelek şaxên cuda tê de hene çîrokên mêjûyî hene yên aborî li ser bazirganiyê hene yên rewşa civakê ku nîşan didin hene yên evînî eşq evînê hene û yên şer û herba hene încar çîrvanok çine çîrvanok jî temam fantazî ne û xeyalî ne yanî tiştê wisa ecêbin derdemîn e ji hêza însana dere lêbelê hatiye gotin û edebiyateka vêjeyeka pir xweş û dewlemend jî divan çîroka de hene çîrokên folklora Kurdî behrek bêbengeh e çîrokên folklorî yên Kurdan tarîyetiyê bû mirov dike ronahî ew çiraya çanda Kurdî ne çîrokên folklorî di varê gotin û deqê de gelek bilindin û gelek nivîseran bi helsengandin di gel yên neteweyên din derxistine ku çîrokên Kurdî gelek caran ji yên van delementir bûne gelek çîrokên folklorî yên neteva Kurd jî dişobin bi yên netewê din jî û bi qasî van di varê gotin û deqê de dewlemend û pileyekî bilind hene lêkolêrên Kurd dibêjin bîhaniyan îlham û çavkaniya çîrokên xwe ji yên Kurdî wergirtine wextê ku çîro ez behsa çîrokên folklora Kurdî dikim min gelek bi çîrokên milletê dî re roqal kiriye ew dewlemendiya û ew edebiyata ku di çîrokên folklora Kurdî de hene diya milletên dunyayê da em bêjin tunun yan jî pir kêmin lê hinek çîrokên Kurda ê folklora Kurdî û yê folklora Yunaniya dişûfe hev û dinê min gelek li ser vê lêkolîn kir ev jî çavkaniya çîrokên Yunanî ê folklorî ji çîrokên folklora Kurdî hatiye wergirtin hinek çîrokên folklora Yunanî hene em dibînin ku aynî hema bêje çîrokên folklora Kurdî ne încar çima ez dibêjim çavkaniya wan ê Kurdî ye ji ber ku destpêka jiyanê li navroya her du çema dest pê bîye ku milletê arî li wê derê derketiye holê ku îro jî bermaya wan Kurd hê jî jiyana xwe li wirê didomînin li rojhilata navîn bela bûne li welatê Avrupa bela bûne încar gelek alimên zimanzan dibêjin çavkaniya zimanê dunyayê yê piraniya zimanê dunyayê çanda dunyayê dibêjin kultura Kurdî ye em dirênin bi rastî jî ev
44 دولتên ku nijada wan ariye zimanê wan Hind û Ewropî em dirênin di nav zimanê wan de di kultura wan de gelek peyv û wişe û çîrok û meselokê Kurdî hene. فۆلکلۆر بەرهەمی کۆمەلگە و میلەتی خۆمانە بە پێی بیر و باوەڕ و عقاید و ئاستی پێشکەوتن و ژیان و شارستانیەتی بۆیە فۆلکلۆری ئێمە ئەوەندەی بۆ ئێمە دەگونجێ کەمتر بۆ ملەتێکی تۆ دەگونجێ و فۆلکلۆری میلەتێکی تر بۆ خۆی دەگونجێ یعنی هەر میلەتێک لە فۆلکلۆردا و لە تایبەت لە چیرۆکدا تایبەتمەندی خۆی هەیە کە تایبەتمەندی هەیە بەراوردکردنیان زۆر ئاسان نییە بەڵام فۆلکلۆری ئێمە چیرۆکەکانی ئێمە ئەوەندە بەواقعی ژیان وەنووساون ئەوەندە تێکەل ژیانن ئەوەندە لە کوورەی ژیان هاتوونەتە دەرێ ئێمە چیرۆکمان هەیە من بۆ خۆم کە وەکو کەسێک بڵێم پسپۆریەکم هەیە لە فۆلکلۆر کە چیرۆکەکە دەخوێنمەوە هەز دەکەم زەمانەکەی زۆر کۆنە بەڵام ئەم حەکایەتە بۆ ئەوڕۆ دەگونجێ ئەمە ئاستی داهێنەری حەکایەتەکەمان نیشان دەدا کە ئێمە دەبێ لەدان بەوە دابنین هەموو دەقێکی فۆلکلۆر و هەموو ژانرێکی فۆلکلۆر ئەوەی گوتوویەتی داهێنەر بووە داهێنەرێکی زۆر لە ئاستێکی بەرزیش بووە بۆیە دەقێکی فۆلکلۆری ژانرێکی فۆلکلۆری حەکایەتێک چیرۆکێکی فۆلکلۆری کە چەندین هزار ساڵ پێش ئەوڕۆ گوترایە ئەوڕۆ ئێمە دەیجێڕینەوە و جوانیەکانی ئەدەبی تێدا دەبینین و سوودی لێ دەبینین ئەمە چییە؟ ئەمە گرنگی یان توانای داهێنەرەکەیە کە بە ئاستێکی بەرز داهێنانی کردووە بۆیە چیرۆکەکانی ئێمە لە ئاستێکی زۆر بەرزدان و پەیوەستن بە ژیانی کۆمەڵایەتی ئێمە و زۆر لەگەڵ میزاجی تاچی ئێمە دەگوتجێ ئافرینەرن چیرۆکên فۆلکلۆری yên Kurdî ji hemû texuqatekî bûne. Di nav vegotin û avayê vehûnandin û afirandina çîrokan de derdikeve ku ew çîrokane ji aliyê kîşan texuqatê ve hatine afirandin. Gelek caran kesek evîndar negihaye bi evîna xwe hatiye çîrokek li ser evîna xwe û astengiyên pêşiya vê evîndariyê afirandiye. An jî zilm û stema neteveyî yan jî bindestiya beg û axayan yan sedan mînakên bidestî vesa kiriye ku dahêner û afirînerê çîrokê bê bi xeyal û heqîqet tevahiya jiyana bindestî bike bi çîrok û ji bo nifşa li pey xwe behs bike. Lewma ji paşayan ve bigire heta hejar û evîndar û şiwan dahêner û afirînerên çîrokên folklorî yên Kurdî bûne. خۆی شتێک هەیە ئێمە تەمەشای هەندێک حکایەت دەکەین دەبین حکایەتێک سەرەتادا لە کوڕەکەچەلێک دەست پێ دەکات لە شوانێک دەست پێ دەکات لە گاوانێک پەزێ دەکا و بەڵام بەردەوامی چیرۆکەکە ئەم کوڕە گاوانە یا کوڕەکەچەڵە دەکا بە پاشا یعنی ئێمە وامان لێ دەکا بڵێن ئەمە داهێنەری ئەم چیرۆکە کەسێکی چینی ژێرەوەیە دەکرێ ئەو بی بەڵام هیچ مەرجنیە داهێنانەکان هەموو داهێنانی چینی خوارەوە بن وەکو گوتم فۆلکلۆر هەموو تاچێکی فۆلکلۆر پاشایەک و ئاغایەک و گەدایەک و هەژارێک و زانایەک و نەزانێک و بێدینێک و بەدینێک و هەمووی هاوبەشن لە بەرەمێنانی فۆلکلۆر بەڵام چییە هەر کەس بە پێی شوێن و میزاج و مەبەستی خۆی دەکرێت کەسێک لە چینی دەوڵەمەند و سەرەوە بێ بەڵام بەڕۆح لەگەڵ چکرێکار بێ بۆیە داهێنانی چیرۆکەکەی لە بەرژەوەندی هەژارەکان بێ و دەکرێت هەژارێکمان هەبی چیرۆک بنووسێ خۆی هەژارە بەڵام لە بەرژەوەندی پاشاکان بێ وەکو ئێستا دنابا کوردان de gelek birên cuda yên mirovan hene li ser wan biran her yekê wan li gor jiyana xwe çîroka xwe jî afirandiye mesela hinek çîrok hene tenê behsa feqîr hatkin însan perîşanin nan tune ku bixwin parsê dikin hinek însan hene dewlemendin li ser dewlemendiya xwe çîrok afirandine hinek însan hene oldarin olperestin li ser معنویات چیروک آفراندنه مثلا دما کو کردان خدای مزن ناس کرنه کو جره گوتنه ازدا چیروکا خوشی لوی گوره آفراندنه دما زردشت پیغمبر کو درکتیه
و پرانیا کردا باوری پی آنیه کو ناوی اولا ویجی بهدینه لسر مثلین اولی گلک چیروک هاتنا آفراندن دما هنه کرد باوریا خو به موسی پیغمبر آنینه چیروکی خو لسر وی آفراندنه مثلا موسی پیغمبر جبر خلقی خو رویای چوک جای کردستانه لوی داره بویه میوان کردکی خودی پس سه کچین وی هبونه وی کچه که خدای موسی پیغمبر وقتی موسی پیغمبر وگریای چوه وی کچه ویجی بخوره بریه هنک تشتی واهنه وقتی که ام دبینن جون و جورین چیروکا کردی گلک برفران چیروکا فولکلوری چیروکین فولکلوری ین کردی که هر چوا مباس کر ددمین بریده دناو اشکاوتان دناو خانیان ده و هر وسا دمین بری شوان که برختنه بیه دوره ها کومبونه و چیرو گوتنه و آن چیروکانه جی نفش بنفش هاتنه حتی نها در راستی ده چیروکین فولکلوری گلک دولمنده وک ویژه یا دوکی جی گلک مفاه لسر ویژه یا نویسکی هبویه نویسر و لیکولران کارین پیوین راسن ین چیروکی فولکلوری مفاه جوان ورگرن و بینن دناو ویژه یا نویسکی ده جهگر بکن دوی بشیده من جلیکولران پرسی گلو چیروکین فولکلوری وک ویژه یا دوکی چه قاسکاریه لسر ویژه یا نویسکی باندوری دانه و لیکولران و نویسران چه قاسکارینه جپیوین راسن نیم فولکلوری مفاه ورگرن و بینن دنا ویژه یا نویسکی ده جهگر بکن دولمندیه که فولکلوری پر مزن هیچ بدفکی تی گوتن و دنابا خلقی ده بلاوه لی مخابن هر کو دیچه کالو پیره ما دمرن دیچن و اف کلترا کو بوان ریجی بناخ دبه اینجار هیوی دارم کو جوانه ما اکادمیسیانه ما لیکولینره ما تیکلی بوان کالو پیره ردینن چیروکین کو الباوان هنا مسئله فولکلوری هنا وانا روجك بري روجكي بنویسن از میناکه که ببیجم 1985 بو یا 86 بو جامرك لإلحي هبو من خورتكي شانده بالي بريا تلفون مجره هنا پرشان مگو هر بالي سلاوی ملیبکه چیروکه کلبالی هیا بناوی عبدی شکفتی براوی چیروکه اشترا بیجه دنگیوی بگره چوبو دنگیوی گرتی بو سه شریط جکر بو هیجی او شریط لبامن هنه هیج موی چیروکه ننفسانده بو مبهیست کو او جامر چوار رحمته از نهاد بیجم خدای رحمه خوالی که اوی عفو مغفرت که پشتره من بصدا جار ji Kurdan pirsiye Kurdên Kurmanc çil Rojhilata Kurdistanê di nav Şikaka de çil Başûr çil Rojava çil Bakur çi jî di nav Kurdên ku wî çaxî di nava Sovyetê de bûn min pirsa vê çîroka abdê şikeftê kiriye kesekî ku bêje min vê çîrokê sah kiriye tu nebû yanî tiştê dixwazim bibêjim ev e ev kalû pîrê me ku niha jî hene li heyatê ne di nava 5-10 salê din de yek ciwan namîne wê tev herin înca ciwanê me lêkolînerê me akademisyenê me rojek berî rojekê bi van re têkilî deynin û tiştê ku li bawan heye binivîsînin û bikin malê mêjû û çap bikin هەموو ئەدەبی نوێ لە شعرەوە لە چیرۆکەوە لە ڕۆمانەوە لە شانۆگەریەوە هەر هەموو بەشەکانی ئەدەبی نوێ لە منداڵدانی فۆلکلۆری کوردی هاتوونەتە دەرێ ئەگەر بگەڕێینەوە بۆ 100 ساڵ 150 ساڵەوە پێش دەبینین نووسەرەکان ڕێک لە نێو فۆلکلۆر کاریان کردیا ئەگەر چی نووسینی خۆیان هەیە ئێمە ئێستا دەیان چیرۆکمان هەیە لە ڕوودا و فۆلکلۆریەکان وەرگیراون و چیرۆک نووسی ئەمڕۆیی بە تەکنیکێکی تازە باسی کردوون
یا ڕۆمانە یا شعرە یا شانۆگەریە. مثلەن ڕەحمەتی سەعید ناکام ڕۆمانێکی هەیە بە ناوی ئاگری بنکە، هەر ناوەکەی ناوێکی فۆلکلۆریە، بەڵام ناوەرۆکێکی ئەوڕۆیی بە شێوەیەکی کە سوود بینی لە ڕابردوو وەری جێڕەوەری گرتووە و ڕۆمانێکی نووسە، ڕۆمانەکە دوجار جائزەشی وەرگرت هەڵاتوەرد. ئێمە لە شانۆگەری، لە چیرۆک، لە شعر لە سەرەتادا هەمویان ئەگەر بگەڕینەوە هەست دەکەین فۆلکلۆر هەنگاوێک هاتووتە پێش لە ئەدەبی نووسین و ئەدەبی نووسین سوودێکی زۆری لە فۆلکلۆر بینی و لە حەکایەت بینی و بەگشتی و ئەو بناغە بە قووەتەیە کە ئەدەبی نوێی ئێمە لەسەر دامەزراوە. بۆیە حتا لە ناوەرۆک لە زمان هەتا زمانی ئەدەبی نووسینمان لە سەرەتادا ئەو نووسەرەکانمان زۆر نزیکتر لە فۆلکلۆر تا لە زمانی ئەدەبی ئێستا. بۆی ئەمە هەموو ئەو سوودەیە کە فۆلکلۆر یا ئەم خەزینەیە کە ئێمە ئیستفادەمان لێ کردووە کەش فۆلکلۆرە. فۆلکلۆر بنگەها نەتەوانە، نەتەوە بۆ فۆلکلۆرە خاوە دەیناسین. چخا سەرەکەی یا فۆلکلۆرە کوردیجی چیرۆکە، ناسینا چاندێ ناسینا نەتەوەیە. چیرۆکین فۆلکلۆری باندورێک زێدە لەسەر نەتەوەسازی هەیە. چمکی بەسەرهاتی و دەرباسپیە گەلی کورد هەموو دناو چیرۆکان دەنە و ئەو چیرۆکانە ژی ji بۆ دەرسڤەرگرتن ji دەرباسبووی بۆ گەلی کورد پڕ گرنگن. gelek ji dengbêjên Kurd mifah ji çîrokên folklorî wergirtine û anîne ziman û ew çîrokane hem dîroka gelê Kurd bûne û hem jî li ser pêvajoya netevesazî gelek bi bandor bûne. Belê bandoreke pir mezin li ser netevesazî heye ji ber ku di çîrokên folklorî de di çîrokên folklora Kurdî de daîm desthelatiyek heye, daîm dewletek heye, nîzamek heye, întizamek heye, leşker heye, girtîgeh heye, girtin heye, şer heye, herb heye. İcat wextê ku meriv van çîroka dixwîne mefhûmekî dewletî ê milletî pir xurt ji meriv re çêdibe. Gelek car di çîrokên folklora Kurdî de mefhûmê millîbûn û dewletbûnê meriv dibîne. Lê mixabin îro bi piranî li Bakurê Kurdistanê ev tişt di nava Kurda de nemaye. Ama belkî li Başûrê Kurdistanê ev tişt hinekî xurt bûbe, yan jî li Rojava van 10-15 salê dawî de yan jî li Rojhilat hebekî xurt bûbe. Lêbelê li Bakur ev tiştê hanê nemaye di nava Kurda de. ئێمە لە فۆلکلۆردا زۆر خزمەتی نەتەوەی ئێمەی کردووە و بەردەوام دەشیکا و ئێمە بۆ هەموو کارێکی پێشکەوتوی زمانی خۆمان ئەوڕۆیی دەبێت بگەڕێنەوە بۆ فۆلکلۆر. ئەمە لێرە دوایی لە ناوەرۆکدا هەموو فۆلکلۆری ئێمە ئینسان ڕادێنی لەسەر تەحمل و بیرکردنەوە و گونجان و یعنی ڕێگایەکی نیشان دەدا کە لە ژیان سەرکەوتوو بێ. هەندێک ئێمە بە تایبەت لە داستان و لە لاوکدا هەستی نەتەوەیمانەیە. ئەگەر تەمەشا بکەین داستانەکان و لاوکان هەندێک جار ناوەرۆکی یا ڕووداوی لاوکەکە لە بەرامبەر نەتەوەیەکی ترە، ئەوە عەرەبە، ئەوە تورکە، ئەوە فارسە، ئەوە ئەرمەنە، یا وڵاتێکی ترە، یا حکومەتێکی ترە، یا چینێکی دەسەڵاتدارە. لەوێ ئینسان لەسەر هەستێکی نەتەوەیی خۆڕاگری و بەرگریکردن و هەتا تێکۆشان ڕادێنی کە ئەویش لاوک و داستانەکانن و ئەوانەی کە ناوەرۆکەکانیان ناوەرۆکی نەتەوەی. مەسەلەن ئێمە داستانی دمدممان هەیە بە چەندی شێوە جێڕدرایتەوە، پیاو کە ئەم داستانە دەخوێنێتەوە، یعنی هەم تێدەگات چ دژمنیەکەت هەیە، هەم تێدەگات چ کەسێکی پاڵەوانت هەیە، هەتا حەدی شەهید بوون دەڕوا. یعنی ئێمە لە ناو فۆلکلۆری خۆماندا ئەگەر بە شێوەیەکی زۆر ڕێژیش نەبێت، بەڵام لە ناودا ئێمە نەتەوە سازیەکی نەرممان هەیە. یعنی نەک بە پێی توئیرەکە تیورەکانی ئەو ڕۆیکە نەتەوە سازی دەکرێت، بەڵام کەرستەکەمان هەیە، ئەو کەرستەی مرۆڤی کورد لەسەری کوردانە پەروەردە دەبێت. نەتەوا کورد دیواری سینەماییدا هەندێکی لاوازە و نەکاریە بە ئاوایی باش مفاهی ji çîrokên folklorî بۆ سینەمایî وەربگرە و سەدان çîrokên Kurdî yên bûyerên rast û heqîqî hene ku serkewtin û qehremaniya gelê Kurd di hember dujmin de nîşan dide. Lê mixabin gelek ji wan çîrokan nehatine nivîsîn û her bi avayî dewkî hatine gotin. Neteva Kurd
نکاریه جبو سینمای مفاه جوان ور بگره. جعالیک دم وجی بو فستیوالی جی گلک بکیمی هاتنه بکار آنین. من دوی در حقی ده جلی کرارین وی واری پرسی گلو نتوا کرد چقاس کاریه مفاه جچیروکین فولکلوری بو سینما و فستیوالی ور بگره؟ مخابن ننتوی کرد ev sînemagerê me hetanî niha jî hiç mefa û sûd ji çîrokên folklora Kurdî wernegirtine. Lê divan salê dawîn de ku ev derfeta Facebookê derketiye hinek însana belkî bi derfeta xwe bi îmkana xwe deng girtibin û weşandibin wekî dinê mefa negirtine. Birêne xelqê biyanî sînemagerên biyanî diçin ba zanayê Kurda ba nivîskarê Kurda yan jî diçin Kurdistanê dixwazin ku navaroka çîrokên folklora Kurdî ji wan re bêjin ji bo ku ew filîma li serê çêkin. Mesela gelek car sînemagerên Swêdî hatine ba min, du car sê car wan şandiye Kurdistanê. Min navnîşan daye wan çûne hinek însana re têkilî danîne û geriyane û tişta tespît kirine û ji devê ixtiyara tiştê folklorî wergirtine. Îcar mesela keye mixabin gotineka pêşiya ye dibe giyayê hewşê tehle. Sînemagerê me jî heta ku ji wan karibe diçin tiştê navaroka folklora Ereba, ê Tirka, ê Farisa, ê Yunaniya, ê Avrupaya digirin li berê filîm çê dikin, lê belê ew nafikirin ku li ber navaroka filîmê xwe, çîrokê xwe filîma çê bikin. سینەما و فیستیڤال بە شێوە جیاوازەکانی یا مەسەلەن شارۆگەری تەکنیکە نوێەکانی هونەری نوێ ئێمە کەمێک درەنگ بەخۆ کەوتوین وەکە بەخۆ کەوتوین بەلاوازیش دەستمان پێکردووە بەداخەوە چۆن دەوڵەتێکمان نەبووە سازیەکی سینەمایی گەورەمان بۆ دابنێ مەسەرەن ئێمە زیاتر لە 50 ساڵە هونەرمەندانی مە بە زۆرێک لە زۆرا خەریکی سینەمان بەڵام چۆن دەوڵەت نەبووینە و سازی گەورەمان نەبووە چونکە سینەما یەک لەوانەیە پێویستی بە سەرمایەکی گەورەیە بەڵام ئێمە ناوەرۆکی زۆر گەورەمان هەیە کە مەسەلەن ڕووداوی زۆر گەورەمان هەیە داستانمان هەیە ڕووداوی مێژوویمان هەیە پندمان هەیە لاوکمان هەیە کە هەموو ئەمانەت دەکرێن بکرێن بە فلیمی سینەمایی بکرێن بە مسەلسەلەی زنجیرەی تەلەڤیزیۆنی هەندێک کراوە ینی پیاو ئەوە نەبێ مەسەلەن کەسێکی وەکو هونەرمەند علی نووری علی ئەمین ئەفەن باوکی گەزیزە و هەروها مەکی عەبدوڵڵا حاجی مەکی ئەمانە هەندێک شتیان حازە کردو هەمووی لە فۆلکلۆرە وەریان گرتێەوە کردویانەتە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی و دەریان هێناوە و هەتا سینەماش یعنی ئەگەر سینەماش تەماشا بکەین چەند فلیمێک دەرهاتووە لە سەرەتا لە ڕوودا و یان خۆشەویستەکانی کە لە نێو کوردەواری هەن ئەویان وەرگرتووە ئەوە خەجوسیامەندا مەسەلەن ژاڵەیە یا مەسەلەن زۆرە کە هەموو ئەوانەی دیترکە وەریان گرتووە بەڵام بەقەد ئەوەی کە ئێمە دەوڵەمەندین لە ڕووداوی مێژووی لە دەقی گەورەی مەزن مەسەلەن لە داستانی گەورە کە لە کوردەواری هەیە و بە خۆشبەختانە هەندێکیان نووسراوەتەوە سینەما بەهۆی ئەو ئیمکانیەتە هێشتا ئەو سوودەی لێ نەبینیوە کە وەڵەو ئێمە هونەرمەندی گەورەمان هەیە بەڵام هونەرمەند ئەگەر پشت نەگیرێ ئەگەر یارمەتی نەدرێ ئەگەر مەسەلەن سازیەکی نەبێ بە دەیان ساڵ لە ناودا ئیش بکە ناتوانانی ئیش بکە وڵاتên kolonyalîstî û dagîrker çende karîne dest bi ser çîrokên folklorî yên Kurdî de bigirin û bidizin bikinî xwe خۆی داگیرکەر کە دێ تەنها جێیشێک نییە بێ جوغرافیەکەت داگیرکە پێشتر دەیەوێ کللتورەکەت داگیرکە و کللتورەکەت بشێوێنی و کللتوری خۆیت بەسەردا
فەرز بکە داگیرکردنی ئەوان چۆن ئیمکانیەتیان هەیە لە مەکتەبەوە و لە ڕاگەیاندن و لە ڕۆژنامەگەری و لە چاپ و هەموو ئەوانە توهانیتیان بە ئاسانی بێنە ناو ئەو کولتورە دەوڵەمەندەی ئێمە و لە زۆر شێوە داگیری بکەن کا بەداخەوە ینی ئێمە وەختێکی زۆری دەوێ دوجار هەتا ئێمە بە سەرماڵی خۆمان دەکەوینەوە بین مەسەرەن ئێمە نەوەیەکمان هەیە پەروەدە بووە وا دەزانی ئەوە ئی فارسە یا ئی تورکە یا ئی عەرەبە لە کاتێکدا لێکۆڵینەوە یا ئێمە جیلەکانی پێشوو دەزانین ئەمە داگیر کراوە و بدراوە شێوەندراوە بۆیە ئێمە بۆ داهاتوش لە بەرامبەر گرفتێکین کە چۆن کولتوری خۆمان وەردەگرینەوە و پاچی دەکەینەوە و دەیهێنینەوە ناو زاکرەی نەوە نوێیەکەمان مامۆستاوە داوی پرسیار ڕاوشان نویسەر ئۆ خوێنەرێن چیرۆکان دەنانەتەوە کووردە چاوەیە دەچەوات دەبینی ئێستا خۆشبەختانە شتێکێ بڵێم زۆرتر چیرۆکە فۆلکلۆریەکان چاپ دەکرێن بەڵام کەمتر دەخوێندرێنەوە یعنی ئێستا خەڵکانێکی نووسەرانی کوردمان هەیە ڕەنگە پسپۆر نەبی لە فۆلکلۆر بەڵام تێدەگا فۆلکلۆر گرنگە دێ لە شوێنێکە مەجای هەیە فۆلکلۆر حکایەتەکان یا هەر بەشێکی تر فۆلکلۆر کۆ دەکاتەوە و چاپی دەکات بەڵام ئەو چاپکردنە من هەست دەکەم کەمتر دەخوێندرێتەوە لەکوێ لەبەر ئەوەی لە بەرهەمەکانی تازەی نووسەرانی ئێستامان لە شاعیرەکان چڕۆک نووسەکان ڕۆمانە نووسەکان شانۆگەری نووسەکان حتا مەسەلەن مۆسیقیەکان و شێوەکارەکان کەمتر ئەسەری فۆلکلۆری خۆمان لە ناویان دەبن بەڵام بەقەت ئەوەی فۆلکلۆری ئێمە دەوڵەمەندە و بەقەت ئەوەی حکایەتی گەورەمان هەیە چیرۆکی گەورەمان هەیە ڕەنجی نەداوەتەوە لە ناو دەقەک داهێنەرەکانی ئێمە من دڵنیام ئەو قسەی جارێتتر یەشار کەمال بێمەوە دەڵێ داهێنەرە گەورەکان پێیان چیان لەسەر فۆلکلۆری گەورەیە ئەگەر نووسەرەکانی ئێمە بە وردی بە لێکۆڵینەوە فۆلکلۆری خۆمان بخوێننەوە توانای داهێنیانیان زۆر لەوە گەورەتر دەبێت بەرزتر دەبێت کە ئێستا هەیەە بۆیە هەز دەکەم یعنی ئەو فۆلکلۆرەی کە هەمانە بە دەوڵەمەندی و ئەوەی کە ئێستا چاپ دەکرێت و بڵاو دەکرێتەوە نەچوەتە ناو دەقە داهێنانەکانی ئەوڕۆ بۆیە هەز دەکەم خوێندنەوەی حکایەتی کۆنمان وە بەگشتی فۆلکلۆر بۆ نووسەران زۆر کاریگەر نییە ئەگەر خوێندی بیانشەوە بە بەرهەمەکانیانەوە وە دیار نیە مخابن سەد مخابن خوێندنا نەخوێندنا چیرۆک و چیرۆکێن فۆلکلۆرا کوردی و بەرهەمێن کلاسیک خوێندنا سەر کاغز ئیرۆ نەمایە لە دنیایê نەکو تەنێ ناوا کووردا پشتی ku ev interneta nûjen derket û ev telefonên ku ji wan re dibêjin telefonê bi aqil derketin û Facebook ev Telegram û WhatsApp û van tiştê dina xwendina li ser kaxiz bi derbekê rakir ji holê îja wextê ku meriv nexwîne berhemên kevin wek kitêb li ser kaxiz ku meriv nexwîne meriv tu tişt ji xwendina nivîsên di internetê de fêm nake ancak însanê lêkolîner wextê dikevine lêkolîn dikin fêm dikin wekî dinê bi piranî ev însanê ku emrê wan ji çilî kêmtir be ê nabera 23 de temam di destê wan de ye li tiştê beredayî dixwînin û peyamê beredayî ji hev û dinê re dişînin mesela birêne îro zarok wextê diçin dibistanê êvarê wextê ji dibistanê tên mala xwe tên nayên van tabletê xwe digirin û dikevine internetê û filîma temaşe dikin û bi hevalê xwe re mesaja peyama dişînin û tiştekî ku fayde bide wan nakin înca ev min demek berê gotarek jî belav kir ku ev internet ev teknîka nûjen însana û dinyayê ber bi nezanin û cehaletê vedibe